السلام عليكم. ناوم بهشتا بەشداروی خۆلی چالاکردنەوەی مێشک یادەکەم لە گروپی سێم. ئێستا خوێندکارم لە پۆلی 11 ئەو کاتێک کە بەشداری ئەو خولەم کرد هاوینی پۆلی 11 بوو. الحەمدولیلا سوودێکی زۆرم لێ دیتە لێران دەمێ هەندێک لەو سوود و ئەو گۆڕانکاریانی کە بەسرم داهاتیە باسییان بکەم. لە ماوەی ئەو خولەی زیاتر ڕاهێنانەکانم لەسەر قورئانی پیرۆز دەکرد، بەس خێرا خوێندنەوە نەبیتن ئەوم لەسەر کتابی کوردی ئاسایی دەکرد. لە لەبەرکردنی قورئانی پێشتر ئەمن لاپەڕەکم بە نیو سەعاتیان زیاتر لەبەر دەکرد. ئێستا الحەمدولیلا لە 3 لەو 5 دقیقە لەبەری دەکەم، بێجگە لەوەی کە ئەمن بیرروڕام زۆر گۆڕایە لەسەر لەبەرکردنی قورئان. پێشتر پێم وابوو دەبی وەختەی زۆر دابنی ئەو دەتوانی قورئانی پیرۆز لەبەر بکەی، یعنی پێشتر ئەمن 1 ساڵم زۆر پێکەم بوو لێم تانمەم قورئانی پیرۆز لەبەر بکەم کە ئەزان فکرم لێ نەکردبووە، بەس ئێستا الحەمدولیلا 1 ساڵم هەر زۆر پێ زۆرە لە بۆ لەبەرکردنی قورئانی. باڕم بۆ یەکە دەتوانین لە وەختێکی زۆر کەم بتانی هەمووی لەبەر بکەیت. الحەمدولیلا لە بۆ مەکتەبیش لە بۆمەی خوێندکار زۆر گرنگە کە دەستێکی زۆر بخینی لە وەختێکی کەم هەتاوی پێ ڕابگەین. پێشتر لەگەڵەوەی دەرەجەم باش بوو، بەس لەگەڵەوەش وەختی باشیشم دادەنا لێ من بخینم، بەس ئێستا الحەمدولیلا یعنی هەمووی دەرەجەم باشترە، هەمووش کە وەختیم زۆر کەمتر دانایە وەک لە پێشتر. یعنی واجبەکان بۆن منە واجب لەبەرکردنم بێهێشتە چکە لە مەکتەبێ دەڵم بەس لە مەکتەبێ بخینم و تاوا پێویست ناکەم لە ماڵە وەختی بدەمێ. یعنی خاصەتەن ئەدەبی کوردی زۆر لەکرم ناخۆش و گرام بوو شعرەکان و ئانە، بەس ئێستا الحەمدولیلا هەر لە مەکتەبێ دەیخینم و لەبەری دەکەم و لە بۆ مامۆستای دەڵێمەوە زۆر بە جوانیش، یعنی پێویست ناکات لە ماڵێ بخینم. ئەو دەرسە زانستیەکانش بە هەمان شێوە نەخشەی زەینی و ئەوانە زۆر سوودم لێ دیتە. و خێرا خوێندنەوەش ڕاهێنانی خێرا خوێندنەوە زۆر ئیستفادەم لێ کردە، ینی بۆ نمونە کتابێکیان پۆستەکەم دەخیندەوە هەر بەس چاوم زۆر سرع دەڕۆیش دەمگوت بەخۆم بە تەوزیت سەبرم دەکردەوە، ینی بە سرعی یەکسەر مفهومەکەی دەویست وەرگریتن. الحەمدولیلا طبعاً وەختێکی زۆر لە بۆ دەگەڕێنتەوە. لە بۆ خێراتی ڕاگرتنیش پێشتر کە تاقیم کردبووە بیلاتی خولەکەی ئەوە چی ڤیدیۆی ئەپەکان دەمکردە ئەکس2 هیچ لی تێنە دەگەیشتم، دەمگووە چێوە زۆر سریعە، بەس الحەمدولیلا دوایە ئەکس2 نەبانم دەتوانین جێڕا بگرم، یعنی بە ئەتیادێکی دەمگووە زۆر سەبرە دڵم نەدەهات ئەوەندە وەختەی ئەوە کەم دەمگوت وەخت بەفی ڕۆدانە لەها سەبر یەک دەم کردە ئەکس2 هەر زۆر لە کرماتیادی بوو. و کۆشکی یادگا زۆر خۆش بوو لە کرم ڕاهێنا ئەوەی تەکنیکەکی زۆر بە ئیستفادەیە کە هەردووسە ڕۆژ پێش ئێستا کۆمپیوتەر بووم یەک کۆمەڵ هەنگا و ئەو هەر بۆچی دەرسەکانی دیکە ئەوم گوتم لە مەکتەبێ دەخینم. پێش دەرسەکەی خوێندم بە کۆشکی یادگا ڕەبتم کرد کە هەنگاوە بە هەنگاوەکان هەندێک زۆر بوون، بە کۆشکی یادگەوم کرد زۆر خۆش، ینی یەکسەر زەبط بوو کە ئەوە بوو لە سەفەی تەڵبەکان هەم دەیانگوت ئەو هەنگاوەکانی ناخۆش بوو، ئەمش ئەوم هەمیان پێ خۆشتر بوو چکە ئەوە بوو لەکنم بۆ تەکنیکەی زۆر ئاسان بوو. الحەمدولیلا گرنگترین شتش لەو خولەی ئەوەی کە وەت لێ دەکا زۆر باوەڕ بۆ خۆت بی، یعنی باوەڕ بۆ خۆبوونت زۆر زیاد دەکا. پێشترش ڕەنگە بووم گوت با من باوەڕم بە خۆمە ئەوانە، بەس هەر گومانێک لە دڵ دەبوو ئەگەر کەسە قسە شتێکی کردبە، بەس ئێستا یعنی قسەکانی دەوروبەر تەئسیرت ئەوەندە لێ ناکاتن چکە تو باوەڕ بە قودرەتی خۆت دەبیتن پاش ئەو خولەی قسەکانی ئەوە مامۆستا بەڕێزانەت ببیردێتەوە. پاش ئەو خولەی لە بۆت بە دیار دەکەوی چەند بە غەڵەتی فێر کرایە تا ئێستا چەند هەندێک قسەی غەڵەتیان کردیە کە بەڕاستی دان کە لە ڕاستی تا ئەسڵن ئەوە نییە زۆر خراپیشە زۆر تەئسیری لە مێشکیشمانی کردیە. باسی ستافەکەشیان بکەم، ستافی ئەو خولەی لەگەڵ مامۆستا بەڕێزەکان یعنی ماشە ئەڵڵایان دەوێتن زۆر دڵسۆزن لە بۆم بەشدار بووان، یعنی لە هەر وەختێک نامیان لە بنێری ئەوان ئامادەن کە وەڵامی تو بدەنەوە هەتاوی دەگەیە وەڵامەکەی خۆتیان ئەو ئامانجەی کە دەتەوێ و ڕاستە لە ماوەی خولەکەی 10 هەفتەیە، بەس ئەوان زۆر زیاتر لە گەرت بەردەوام دەبن، ینی لە هەر وەختەکە تو پێویستت بە یارمەتی بی ئەوان ئامادەن یارمەتی تو بدەن، واز لێ ناینێ هەروە بە ئاسانی. و زوومەکانیان تااقەتی عەجیبت دەدەنێ
وەت لێ دەکەن ینی ئەوها نازانم کۆسکیان کەم لە بەرەوەی بەڕاستی زۆر ناوازن. پێشنیارم لە بۆ هەموو ئەوانی کە دوودڵن بەشداری بکەن، بەڕاستی ئەوە فەزڵەکە خوای گەورە دەداتە هەر کەسە کە بەشداری بکە، لێ هیچ دوودڵ مەبن کە ئەو مادەم ئەو خولەتان دیتیتەوە زۆر کەس هەن کە بێ ئاگان لەو خولەی یان باوەڕیان پێ نییە، نرخەکەی زۆر کەمترە لەوەی کە تو بەدەستی دەینی.